دوای زیاتر لە 8 مانگ لە ململانێ و بەرزکردنەوەی دروشم بۆ پێکهێنانی حکوومەتی زۆرینە سەرنجەم لە جوڵەیەکی چاوەڕوان نەکراودا مۆقتەدا سەدر گۆمەکەی شڵەقاند و بە تەواوی لە پرۆسەی سیاسی وڵات دوورکەوتەوە دەست دەکارکێشانەوەی بە کۆمەڵی ئەندامانی تیاری سەدری لە پەرلەمانی عراق پێشاتێکی نوێ لە گۆڕەپانی سیاسی وڵاتدا و ڕەنگە ببێتە ئاژاوە و ئالۆزیەکی نوێ لە بەردەم عێراقیەکاندا لە دوای دوورکەوتنەوەی سەدرەکان لە پرۆسەی سیاسی وڵات هەموو ئەگەرێک چاوەڕوان کراوە و پێدەچێت ئیدی ئەو گرێکوێرانەی کە پێشتر بەددانیش نەدەکرانەوە لە ئێستاوە بۆکردنەوەیان پێویستی بە بڕینی یەکجاری هەبێت یان هەر نەکرێنەوە مۆقتەدا سەدر سەرۆکی ڕەوتی سەدرەکان لە دوای 8 مانگ لە مانۆڕ و جوڵەی سیاسی جیاواز سەرنجام لە ئێوارەیەکی درەنگدا پەیوەندی بە بارزانی هاوپەیمانیەوە کردو لە نیەتی خۆی بۆ کشانەوە لە پرۆسەی سیاسی وڵات ئاگاداری کرد ئەگەرچی بە پێی زانیاریەکانی شارپرێس بارزانی زۆر هەوڵی لەگەڵ سەدر داوە بۆ ئەوەی لە چوارچێوەی هاوپەیمانیەکەدا بمێنێتەوە و دان بەخۆیدا بگرێت و پێکەوە دەست پێشخەریەک بۆ دەربازبوون لە دۆخەکە بخەنە ڕوو بەڵام سەدر پێداگیر بووە و ڕاستەوخۆ دوای پەیوەندیە تەلەفۆنیەکەی لەگەڵ مەسعود بارزانی پەیوەندی کردووە بە حەسەن عەزاری سەرۆکی فراکسیۆنەکەیەوە لە پەرلەمان و داوای لێ کردووە ئەو نامانەی کە ئەندامانی فراکسیۆنەکەی نووسیویانە بیداتە سەرۆکی پەرلەمان و هەرخۆیشی بە محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمانی وتووە ڕەزامەندی لەسەر دەست لە کارکێشانەوەکان بدات ڕاستەوخۆ دوای بڵاوبوونەوەی هەواڵی دەست لە کارکێشانەوەی سەدرەکان لە پەرلەمان هێزە سیاسیەکان و هاوپەیمانیەکان و چاودێرانی سیاسی کەوتنە جوڵە و هەریەک لای خۆیەوە بۆچوونی خۆی بۆ پرۆسەی سیاسی وڵاتداشکرا کردو بۆچوونەکان دابەش بوون بەسەر چەند سیناریۆیەکدا کە خۆیان لە چەند بژاردەیەک دەبینەوە بۆ دۆخی داهاتووی وڵات بەریەکەوتنی چەکداری و هەڵوەشانەوەی پەرلەمان و پێکێنانی حکوومەتی فریاگوزاری بەشێک بوون لەو بژاردانەی کە هەرزوو باسکران لەلایەکی ترەوە مانەوەی دۆخەکە بە هەمان شێوەی ئێستا و 8 مانگی ڕابردوو یەکێکی ترە لەو سیناریۆیانەی کە باز دەکرێن لەگەڵ پڕکردنەوەی کورسیەکانی فراکسیۆنی سەدر لەلایەن کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عراقەوە و ئاوڵی پێکێنانی حکوومەتی تەوافقی لەلایەن چوارچێوەی هەمانگیەوە هەرزوو کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان بەدەنگ هاتو ڕایگەیان هەرکات بە فەرمیناوی ئەو پەرلەمانتارانیان بۆ ڕەوانەکرا کە دەستیان لە کار کێشاوەتەوە ئەوان جێگرەوەیان لە بازنە جیاوازەکان بۆ دیاری دەکەن و دەتوانن شوێنەکانیان پڕ بکەنەوە بەو پێ بێت زۆرترین کورسی بەرلایەنەکانی نێو چوارچێوەی هەمانگی دەکەون و هێزەکانی تریش بەپێی هێز و کاریگەریان لە بازنە جیاوازەکان دەبنە خاوەنی کورسیە چۆڵبۆکانی سەدر بەشێک لە چاودێرانی سیاسی عراق بۆچوونیان وایە کە مۆقتەدا سەدر بەو جوڵەیەی کارێکی خۆکوژی سیاسی ئەنجام داوە و زیانێکی زۆری بە پێگەی سیاسی خۆی و ڕەوتەکەی گەیاندووە و باشکستێکی گەورەی ناو دەبن بۆ خودی سەدر بەتایبەت دوای ئەو هەموو پێداگیریەی لە پێکێنانی حکوومەتی زۆرینە کە 8 مانگی تەواوە بانگەشەی بۆ دەکات و لە کۆتاییدا نەک نەیتوانی حکوومەتەکەی پێک بێنێت بەڵکو ناچار بوو بە تەواوی لە پرۆسەی سیاسی وڵات بکشێتەوە لەلایەکی ترەوە بەشێک لە توێژەران و چاودێرانی دۆخی وڵات پێیان وایە کە پارتی دیموکراتی کوردستان زیانمەندی یەکەم و کۆتاییە لەو هەڵوێستەی مۆقتەدا سەدر و ئێستا ئەو حیزبە کەوتووەتە دووڕیانێکەوە کە بەسانایی ناتوانێت چارەنووسی خۆی دیاری بکات ئاخۆ لەگەڵ چوارچێوەی هەماهەنگی هاوپەیمانێکی نوێ پێک دەهێنێت و دێتە بەرەی دژبەرەکانی دوێنێوە یان بەتەنها دەمێنێتەوە و لاگەری پێکێنانی حکوومەتدا دەبێتە ئۆپۆزیسیۆن مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان لەبارەی کشانەوەی سەدر لە پەرلەمانی عراق ڕایگەیان ڕێز لە بڕیارەکەی سەدر دەگرین و چاودێری بەرەو پێشچوونەکانی داهاتوو دەکەین بۆ هەر بڕیارێک پارتی دیموکراتی کوردستان بە سەرۆکاتی مەسعود بارزانی لە ماوەی 8 مانگی ڕابردوودا لە پێناومانەوەی هاوپەیمانیەکەی لەگەڵ سەدر و حەلبوسی چەند بژاردە و دەست پێشخەریەکی گرنگی لە دەستخۆی داوە و تاڕادەیەکی زۆریش دژایەتی ئێران و هێزەکانی چوارچێوەی هەماهەنگی کردووە بەڵام دیار نییە دوای ئەوەی سەدر قایل نەبووە لە پێناو بەرژەوەندی پارتی و هاوپەیمانەکانی قوربانی بە هەڵوێستی سیاسی خۆی بدات چارەنووس و هەڵوێستی ئەو حیزبە چی دەبێت بۆ ڕۆژانی داهاتوو
عیماد باجەلان پەرلەمانتاری پێشووی پارتی و کادری باڵای ئەو حیزبە کە بەشێک لە هەڵوێستەکانی حیزبەکە لە ڕێگەی وتە و لێدوانەکانی ئەوە دەگەنە شەقام و ڕایگشتی عراقی لە دوای دەست لە کارکێشانەوەی بە کۆمەڵی سەدریەکان لە پەرلەمان ئاماژەی بەوەدا پارتی لە بڕیارداندا پەلە ناکات و تا ئێستاش دیار نییە چۆن هەڵوێست وەردەگرێت. باجەلان سەبارەت بە پرۆسی سیاسی دوای سەدریەکان ڕایگەیاند ئەگەر دەست لە کارکێشانەوەی سەدریەکان قبول بکرێت دەبێت فاتیحە بۆ پرۆسەی سیاسی بخوێندرێت چونکە ئەگەر لایەنەکانی دیکەش ڕێکەوتن بکەن لەسەر حکوومەت ئەو حکوومەتە تەمەنی 10 ڕۆژ زیاتر نابێت. باجەلان ئەوەشی ئاشکرا کرد کە بۆ ئەوەی هەموو پرۆسەی سیاسی لە دەست نەدرێت باشترە لایەنەکان بە چوارچێوەی هەمانگیشەوە بەرەو ئاراستەی هەڵوەشانەوەی پەرلەمان هەنگاو هەڵبگرن نەک بۆ 4 ساڵ دەسەڵات هەموو شتێک تێک بدەن. ئەم قسانەی باجەلان دەرخەری ئەوەن کە پارتی ئەگەرچی هێشتا بڕیاری نەداوە هەڵوێستی چی دەبێت بەڵام ئارەزووی ئەوە دەکات دوای سەدر پرۆسەی سیاسی وڵات هەڵبۆشێتەوە و پەرلەمان خۆی هەڵبۆشێنێتەوە و هەڵبژاردننی پێشوەختە ئەنجام بدرێت. بەپێ ئەو زانیاریانەی شارپرێز لە سەرچاوەیەکی باڵاوە دەستی کەوتون ڕاستەوخۆ دوای دەست لە کارکێشانەوەی پەرلەمانتارانی ڕەوتی سەدر ئێرانیەکان لەسەر ئاستی باڵا هاتوونەتە سەرخەت و لەگەڵ لایەنە جیاوازەکانی هاوکێشەی سیاسی وڵات کەوتونەتە گفتوگۆ بە مەبەستی پاراستنی ئارامی عراق و گەیشتن با ڕێگەچارەیەک بۆ دەربازبوون لەو دۆخەی لە دوای سەدر بەرۆکی عراقیەکان دەگرێت. ئێستای عراق لە بەردەم دۆخێکی نوێ و هاوکێشەیەکی نوێی سیاسیدایە کە دیار نییە ڕۆژانی داهاتوو چۆن دەگوزارێت و چی چاوەڕێی وڵات دەکات. ئاخۆ پەرلەمان هەڵدەوەشێتەوە و هەڵبژاردننی پێشوەختە ڕادەگەێنرێت یان هێزەکانی تر توانای پێکێنانی حکوومەتی نوێیان هەیە. لاگەری پێکێنانی حکوومەتی نوێدا سەدر تەنها وەک تەماشاکەر دەمێنێتەوە یان لە ڕێگەی هاوپەیمانەکانیەوە هەوڵی تێکدانی پرۆسەی سیاسی دەدات. ئەگەر سەدر داوە لە هاوپەیمانەکانی بکات نەچنە پرۆسەی سیاسیەوە ئەوان بە قسەی دەکەن یان ئیدی شتێک نەماوە بە ناوی هاوپەیمانیەوە. وەڵامی هەموو پرسیارانە لە ڕووداوەکانی چەند ڕۆژی داهاتوودا بەڕوونی دەدرێنەوە.